ئەنجامدانی پاڵەوانێتی تێنسی سەرمێزە بۆ نابینایان لە شاری سلێمانی. محەممەد یەکەمی پاڵەوانێتیەکەیە و سەرۆکیەکێتی نابینایانی سلێمانیە. نابینایی نەبۆتە ڕێگر لە بەردەم ئەنجامدانی یاریەکەدا و ئەو کە لە نێوان 20 یاریزانی هاوشێوەی خۆیدا توانی سەر بکەوێت بۆ قۆناغی کۆتایی. لەم قۆناغەشدا بووە پلەی یەکەم. سپاس بۆخوا کە توانیم سەرکەوتوو ببم دوای بڕینی چەند قۆناغێکی پاڵەوانێتیەکە. زۆر خۆشحاڵم کە توانیمان ئاستێکی باش پێشکەش بکەین لەگەڵ کاک پشتیوانە. کێشەی ئەم مێزەمانەیە مێزە یەک دانەمانەیە لە کوردستان و عێراقی شابوونی نییە وەکەوەی دروست بکرێت چونکە مێزێکی تایبەتە. پشتیوانیش وەک خۆی دەڵێت یەکەم جارە بەشداری پاڵەوانێتێکی لەم جۆرە بکات، بەڵام بەرامبەر بە محەممەد یاری کردو توانی ببێتە براوەی دووەم و دەڵێت لە جیاتی بینایی ئەوان پێویستیان بە تەرکیز و بە ئاگاییەکی زۆر هەیە. ئەمن بەڕاستی ئەمە یەکەم یاریە کە گەشتمەتە قۆناغی ئێستا ساڵان بەشداریم کردووە ئەمە جارێکی تریش ئەم یاریە کراوە ئەم توڵێ کراوە بەڵام من ئەمە ینی بڵم یەکەم جارمە کە پلەی دۆم بەدەست بێنم لێرە. ئەمجا من ڕاستی یاریزانی ئەوەش نیم بڵم لە هەموو شتێن یاریم کرد بەس ئەمە یەکەم جارمە وەکو یاریزانە لێرە یاریکەم. بەڕاستی هەستێکی خۆشمەیە ئاوات مەخواز یەکەم بم بەڵام نەبوو. نابیناکان لەم یاریەدا پشت دەبەستن بە بیستن و پێویستیان بە کەشێکی ئارام هەیە تا بە ئاگاییەوە ئاگاداری جوڵەی تۆپەکە بن. هەرێم کە دادوەری یاریەکە بوو دەڵێت یاریزانەکان توانایەکی باشیان هەیە و یاریەکان لە ئاستێکی بەرزدا ئەنجام داوە. توانایەکی باشیانێ لەو بواری کە تایبەتە بە خۆیان و یەکێک لەوانش ئەم یاریەیە کە بەڕاستی توانایەکی باشیانەیە، توانایەکی زۆر لێهاتوویانێ، ینی هەمویان بە عام یاریزانی باش بوون و خولیایەکی باشیشیانە بووە و هەر خۆشیان حەزیان کرۆ کەم دەورەیە کرێتەوە و بە 20 یاریزان بەشداریان تیا کردیان. ماوەی یەک مانگە پاڵەوانێتی تێنسی سەرمێز بۆ نابینایان بەردەوامە. ئەمڕۆژ بە سەرکەوتنی 3 نابینە کۆتایی بە پاڵەوانێتیەکە هێنرا. سنوورکەری دەنگی ئەمریکا سلێمانی.